معتەزیلە گروپێکی موسڵمانن، هەندێک بە مەزهەبیان هەژمار دەکەن، کۆمەڵێکیش بە گروپ. زۆر کەس لەگەڵ ئەوەدان کە ئەمانە گروپێکن لە ئەهلی سونەت و جەماعەت جیابوونەتەوە. لە ڕووی زمانەوانی واتە جیابوونەوە و دابڕان، لە ڕووی چەمکی زاراوەییەوە واتە گروپێکی عەقڵگەڕایی ڕاهاو تێڕوانینیان لە ڕێگەی فەلسەفەوە بۆ هەموو ئیمکان و ممکنی گردوون کە پێک هاتەی فەلسەفەی کەونە. گەورەتر لە فکر تەماشای هەموو بوونەکانی چواردەوریان دەکەن لە گردون و ژیان و مرۆڤ و دەسەڵات. لەم ڕێگایەوە عەقڵگەرایی و فەلسەفەیان تێکەڵ بە بیر و باوەڕی ئیسلامی عەقیدا کردووە. ئەمە ژوای کردووە کە بیر و هۆش و هزریان ببێتە مەنهەج و پێوەر بۆ ئیستیدلال و بۆ هەموو شتێک لە دەوریاندا، واتە پێوەری عەقڵیان هەیە لە مەنهەجی بیر و باوەڕ و بنچینەی باوەڕ خۆشیان ناوناوە بە خەڵکی دادپەروەر و یەکتاپەرست و فەرمان دەکەن بە چاکە و ڕێگریش دەکەن لە خراپە. لە قەبیشان بە قەدەری ئەلقەدریە یاخود عەدلی خاسڕە و ئەلعەدلیەیە. دروستبوونیان لە مێژوودا، هۆکاری سەرهەڵدانیان و دروستبوونیان دەگەڕێتەوە بۆ سەردەمی دروستبوونی خەواریج و پاشان ڕەتفعلی گروپێکی تر دژی خەواریج بە ناوی مورجیئە کە ئەمانیش دوو گروپی ئیسلامین. خەواریج پێیان وایە هەر کەس تاوانی گەورە ئەنجام بدا دەچێتە دۆزەخ بە هەمیشە و بە کافر هەژمار دەکرێ. مورجیئەش پێچەوانەکەیەتی، پێیان وایە هەر کەس بە دڵ ئیمان بهێنێت و نوێژ نەکا ئیتر موسڵمانە. ئەم پرسیارە لە حەسەنی بەسڕی کرا ڕەحمەتی خوای لێبێ، ئەویش بێدەنگ بوو لە ئاست پرسیارەکەدا، چونکە بۆ ئەو سەردەما کارێکی وا قورس بوو کە سەرەتای دەستپێکی شۆڕش و دژایەتی نێوانی دەسەڵاتی ئومەوی و عەباسی بوو. هاتنی فەلسەفەی یۆنان و هیندستان و هاتبووە ناو موسڵمانان و وەردەگێردرایە سەر زمانی عەرەبی و خەڵکی بە عەقڵ مامەڵەیان لەگەڵ دەقەکاندا دەکرد. ئەوەی زیاتر دەبینرا هەوڵ بوو بۆ دەسەڵات و دژی بنەماڵەکان، چ لە نێوانی بنەماڵی سامانی بووە و یەحیەکان، تاڵبیەکان و ئومەویەکان و عەباسیەکان. خەواریج و مورجیئەش لەولاوە بۆستێ، هەموو ئەمانە دژ بە یەکتری بوون و جەنگیان دەکرد. لە بێدەنگی شێخ حەسەنی بەسڕی قوتابیەکی بە ناوی واصڵی کوڕی عەتا دەنگی بەرز کردە و وەڵامی داوە بە دەنگی بەرز وتی: من دەڵێم خاوەنی تاوانی گەورە موسڵمانە بەڕەهایی و ناڵێم کافرە بەڕەهاییش. ئینجا ئەم قسەی کرد شوێنێک لە ناو دوو شوێندا یاخود جێگایەک لە ناو دوو جێگادا، جێگایەتی کە کردنەوەی بە کوردی بۆ خۆی پێدەچێ ماناکەی بگۆڕێ. بە زمانی عەرەبی پێی دەڵێن منزیلەتون بینە المەنزیلەتەین، واتاکەشی نە کافرە و نە ئیماندارە، بەڵام موسڵمانە و بە ئەبەدیش لە ئاگردا دەمێنێتەوە. بۆیە پێی دەڵێن موسڵمانە لەبەر ئەوەی ناوی ئیسلامی هەڵگرتووە، بەڵام بە ئیماندار هەژمار ناکرێ. و دوای ئەوە جەدەلێکی گەورە دروست بوو، چیرۆکەکەشی دوور و درێژە. واصڵی کوڕی عەتا کوڕەکەی جێهێشت و حەسەنی بەسڕی ڕەحمەتی خوای لێبێ وتی: عەتا لێمان دابڕە، ئەمانە ئێستا پێیان دەوترێ گروپی دابڕاوەکان. سەرەتای سەرهەڵدانیان بەم شێوەیە بوو. هەرچەندە ئەم باسانە هیچی بۆ من گرنگ نییە، تەنها وەکو مێژوو باسی لێوە دەکەم. ئەم باسی من لەسەر موعتەزیلە نوێەکانی ئەم سەردەمە ئەدوێت. هەوڵم داوە بیر و بۆچوون و دیدیان لە ئێستادا بخەمە ڕوو، بەڵام هەر دەبێ پێشینیان بزانین تا قسە لەسەر ئێستایان بکەین. هەرچەندە ڕایەک هەیە لەسەر ئەوەی کە ئەمانە وەک جوولەکەکانی سەردەمی مەدینە هەموو سیفاتێکی بەرز و پیرۆزی خوای گەورە نەفی دەکەن، یاخود جوانتر بڵێم دەڵێن خوای گەورە هەموو ناو سیفاتە پیرۆزەکانی لێ دەسێنرێتەوە ونی دەکەن، بەوەی کە گوایە نابێت بە هیچ شێوازێک لە شێوازی مەخلوق بچێ لە دەم و لە چاوە و لە گوێ و بیستن و ئەم سیفاتانە. ئەوان پێیان وایە نادرێتە پەنای خوای گەورە. بنەمای ئەم بیرە دەگەڕێتەوە بۆ جوولەکەکانی سەمنیە کە بنەمایەکی فەلسەفی هیندی یەهودیە لە ڕێگای کەسێک بە ناوی جەعدی کوڕی دەرهەمی یەهودی، و ئەویش بیر و بۆچوونەکەی لە ئابانی کوڕی سەمعان وەرگرتووە، ئەویش لە کەسێک بە ناوی تاڵوت و ئەویش لە پوری لوبەیدی کوڕی ئەعسەمی یەهودی کە لوبەی سحری لە پێغەمبەری خوا کرد صلی الله عەلەیه وسلم. دەژڵێن دامەزرێنەری بیر و بۆچوونی کۆمەڵی سەمنیە دەگەڕێتەوە بۆ جەهمی کوڕی سەفوان و پاشان تەئسیل یاخود جێگیر. معتەزیلەی لەسەر دامەزراوە، چونکە ئەمانە هەمویان لەسەر ئەوە کۆکن کە نەفی سیفاتی خوای متعال بکەن، بڕوایان بە ئەزەلیەتی خوا و ئازادی ئیرادەی مرۆڤەکان هەیە. ئەمە بیر و باوەڕی یەکتاپەرستی دابڕاوەکانە یاخود معتەزیلە، کەواتە تەوحید لای ئەوان واتە نەفیکردنی سیفاتەکانی خوایە. ئەوە دوای زیاتر ڕوونی دەکەمەوە کە مەبەست پێی چییە.
ئەهلی سونەتیش پێیان وایە کە خوای گەورە چۆن بڕیاری داوە بۆ ناو سیفەتە پیرۆزەکانی وەک خۆی بڕوامان پێیەتی بێ تەئویل و بێ تەفسیر و شوبهاندن، واتە بێ هیچ مەجازێک بڕوامان پێیەتی، وەکو ئیبن تەیمیە باسی کردووە ڕەحمەتی خوای لێبێ. دابڕاوەکان یاخود موعتەزیلە بەچەند قۆناغێکدا تێپەڕێون، قۆناغی ئومەویەکان کە لە سەردەمی ئەوانەوە دروست بوون، واتە ساڵانی 80 بۆ ساڵانی 130 کۆچی دەستی پێکردووە. لە عەباسیەکانەوە دەست پێ دەکا بە سەردەمی زێڕینیان تا کۆتایی دەسەڵاتی خەلیفە متەوەکیل کە سەردەمی لاوازیانە. دیسانەوە سەردەمی چالاکیان دەست پێ دەکاتەوە کە لەگەڵ دەوڵەتی شیعەی بوهیەوە دەستێکەڵ دەکەنەوە، سەر لە نوێ دەکەونەوە سەر دەسەڵات. بۆ لەگەڵ شیعە هەمیشە دەستیان تێکەڵ بووە لەبەر ئەوەی شیعە بنەمای بیر و باوەڕیان لە موعتەزیلە وەرگرتووە. موعتەزیلە فەرموودە لە ئەبوو هوڕەیرە و عەبدوڵای کوڕی جابر و عەبدوڵای کوڕی عومەر ڕەزامەندی خۆیان لێبێت وەرناگرن. پێیان وابوو ئەمانە قوتابی کەعبی ئەحبارن. ئەم بڕگەیە پێویستی بە شیکاری زیاترە، لە دوایدا زیاتر ئەمەش ڕوون دەکەینەوە. هەرچەندە بنەماکەی لەسەر ئەوە دادەمەزرێت کە پێیان وایە کە زەمی قەدەریەی کراوە بە مەجوسیش هەژمار کراوە، کە گوایە ئەوە فەرمودەی پێغەمبەر نییە صلی الله عليه وسلم. ئیتر لەسەر ئەم فەرمودەیە فەرمودە لەو سێ کەسەی تر وەرناگرن و بە قوتابی کەعبی ئەحباری یەهودیان دەزانن، ڕەزامەندی خۆیان لێبێت ئەو سێ هاوڵە بەڕێزە. فەرمودەکە ئەلبانی بە حەسەنی داناوە. ئەمەی کە باسم کرد تەنها وەک ناساندنیانە لە مێژوودا. موعتەزیلە خاوەنی تایبەتمەندی خۆیان لە دید و بۆچوونیاندا لە مەڕ دوو چەمک کە بیدعەیە و هێناویانەتە ناو ئیسلام. ئەویش یەکەم لەوەی کە باسی دەکەن گوایە مرۆڤ بە شێوەیەکی ڕەها ئازادە لە کردار و ڕەفتاریدا، واتە خۆی خوڵقێنەری کردارەکانیەتی، بە هیچ شێوەیەک خوا دەسەڵاتی نییە بەسەر خوڵقێنەری کرداری مرۆڤدا. ئەم بیرە ترسناکە لەلایەن غیلانی دیمەشقی دامەزراوە لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیزەوە، بانگەشەی بۆ کرد هەتاوەکو مرد. واتە تا سەردەمی هیشامی کوڕی عەبدولمەلیک ڕەحمەتی خوای لێبێ تا ئێستاش ئەم قسەی موعتەزیلەکان هەر بەردەوامە. گوێگر لەوانەیە بپرسێ ئەی ڕاستەکەی چییە؟ ئەهلی سونەت چی دەڵێن؟ لە ڕاستیدا ڕای جیاوازەکە دەبێت مرۆڤ زۆر ورتر بێت تێیدا. ئەگینا قسەی موعتەزیلەکان زۆر جوان و عیارانە خۆی نیشان ئەدا، زوو دەڕواتە ناو دڵ و مێشکەوە، ئەتوانن بیڕازێنەوە، دەڵێن کەی خوا کاری خراپەی فێری خەڵکی دەکا. بەڵام لە ڕاستیدا موعتەزیلە هەمیشە خەریکی تەدلیسن، واتە چاواشەکارین بۆ قوتابخانە و گروپەکەی خۆیان. ئەقلیان زۆر کورتە، ئەگەر ئەهلی سونەت ڕوبەڕوویان ببێتەوە زوو چۆکدا ئەدەن، چونکە ئەقڵ لای ئەوان پێوەر و تەنها ژیریە. وەرزش بە مێشک و توانای مرۆڤ دەکات تا بتوانێت دەقەکانی پێ بخوێنێتەوە. بەڵام ئەهلی سونەت وەحی ڕۆشنکردنەوەی ئەقڵ و ژیریە و وەرزشی پێدەکات تاوەکو مرۆڤ خاوەن ژیر و هێزی ئەقڵ بێ. ئەهلی سونەت پێیان وایە خوڵقێنەری هەموو شتێک لەم بوونەدا خوای گەورەیە، بەڵام کردارەکە لە مرۆڤەکەوەیە. واتە مسلمانی شوێنکەوتوی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە وردی مێشک فراوانی شوێن هەموو زانستەکان کەوتون لەلایەن زانایانی سەلەفەوە ڕوون کراوەتەوە، چونکە ئەگەر بڵێن خوا خوڵقێنەر نییە کەواتە لە خوایەتیمان خست، بەڵام کردار و ڕەفتارەکە خودی مرۆڤ ئەنجامی ئەدات و ئازادە لە کردنیدا، لەسەر ئەوەش لە قیامەت لێپرسینەوەی لەسەر دەکرێت. دووەم، موعتەزیلە پێی وایە کەسێک تاوانی گەورە بکە نە ئیماندارە و نە کافرە، بەڵکو فاسقە. واتە ئەو باسە بە درێژی دەکەمەوە کە لە بەش یەکەمدا ئاماژەمان بۆ کرد. مەنزیلەتون بین المەنزیلەتین، واتە جێگایەک لە ناو دوو جێگادا. حاڵی ئەو کەسە لە دنیادا بە شێوەی فاسقە و لە قیامەتیشدا ناسێتە بەهەشت و بە پایانی لە دۆزەخدا دەمێنێتەوە، لەبەر ئەوەی بەکردەوەی ئەهلی بەهەشت کاری نەکردووە. بەڵام هیچ ڕێگیرێکیش نییە لەوەی پێی بوترێ مسلمان، چونکە ناوی ئیسلامی هەڵگرتو بەدەم شایەتومانی هێناوە، بەڵام ئیماندار نییە، کە لە ڕاستیدا ئەهلی سونەت پێیان وایە فاسق مسلمانە، بەڵام دەرناسێ لە میلەت، ئیمانی نوقسانە، بە پایانی لە دۆزەخدا نامێنێتەوە. ئەمەی کە باسم کرد هەموو لە دەمی زانایەکی گەورەی موعتەزیلە شەهرستانی ڕەحمەتی خوای لێبێت کە هەموو ئەم باسانی گێڕاوەتەوە کە بڕۆی بە قەدیمی خوای هەیە، واتە نەفی سیفاتەکانی خوا دەکا، پاشان زانابوونی خوای پەروەردگار بە ذاتی خۆی. دەتوانین بڵین لەم چەند حاڵەدا دید و بۆچوونیان کۆ دەبێتەوە. یەکەم، المەنزیلەت بین المەنزیلەتین، کە دەڵێن فاسق واتە خاوەن تاوانی گەورە، نە ئیماندارە و نە کافرە، بەڵکو لە جێگایەک لە ناو دوو جێگادا. دووەم، التەوحید، کەمە بەستیان لە یەکتاپەرستیە، پێی نەفیکردنی سیفاتی خوای متعالە. سێم، العەدل، خاسڕەوی، واتە نەفیکردنی قەدەری خوای گەورە. چوارەم، الوعد والوعید، کە
کە ئەمەش بە هۆکاری هەڕەشە و پەیمانی خوای گەورە دەڵێن ئەو کەسێک کە تاوانی گەورە ئەنجام دەدا لە دۆزەخدا بە پایانی دەمێنێتەوە ئەگەر تۆبە نەکات و پەشیمان نەبێتەوە. پێنجەم، الأمر بالمعروف والنهي عن المنكر. زیاتر ئەم فەرمان بە چاکە و نەهی لە خراپە ڕوو لە دەسەڵاتدارانە، پابەندی خەڵکە بە عەقڵی ئەوانەوە، ئیتر بەمانە دەوترێت دابڕاوەکان یاخود معتەزیلە. لەناو ئەم گروپی معتەزیلەیەدا 130 گروپی تر هەن کە لی جیابوونەتەوە لەسەر بنەمای فکری و فەلسەفی و ڕای جیاوازیان هەیە لە یەکتر، دابڕاون کە هەندێکیان هەندێکی تریان کافر دەکەن و بڕوایان بە یەکتر نییە. زیاد لە 40 کۆمەڵیان کە لە معتەزیلە جیابوونەتەوە بە موسڵمان هەژمار ناکرێن، بەڵگەی ئەوەی کە معتەزیلە خاوەنی ئەقڵ نین، بەڵکو هەمیشە دەستیان داوەتە شەڕی دژی ئەهلی سونەت. نمونەی ئیمام ئەحمەدی کوڕی حەمبەلیان خستە زیندان، توانای ئەویان نەبوو ئاخاوتنی لەگەڵ بکەن. بەڵام بە ئینسافەوە دەڵێم دەستی خێرشیان هەبووە دژی فەلسەفە و فکرە جیاوازەکانی تر کە هێرشیان هێناوەتە سەر موسڵمانان. لە ئێستاشدا بوونیان باشە کە ڕوبەڕووی ئەلمانی دەبنەوە، بەڵام بۆ ئەهلی سونەت حوجە و بەڵگەی بەهێزیان نییە. هیوادارم کە ئینساف لامان ون نەبێ، بۆ خاتری خوای گەورە کار بکەین نەکو دەمارگیری. باسێکی کورتی ئەو مێژووی ئەوانش دەکەین کە لە سەردەمی ئیمام ئەحمەددا، واتە لە کۆتایی ژیانی هاڕونە ڕەشیددا کە لە سەردەمی سێمی کۆچیدا دەبێ. فیتنەیەک دروست دەبێت لەلایەن معتەزیلەکانەوە، بڵاو دەبێتەوە لەناو خەڵکیدا کە قورئان مەخلووقە. ئەمە وا دەکات زیاتر ئەم بیرە لەناو خەڵکیدا پەرە دەسێنێت و کۆمەڵی خەڵک موبتەلا دەبێت پێوەی. هۆکارەکەی ئەوەیە هەندێک فەلسەفەی یۆنانی و سریانی تەرجمە کراوە و هاتوتە ناو جیهانی ئیسلامیەوە، و ئیمام ئەحمەدیش بە تەواوەتی ئەوە ڕەت دەکاتەوە و لەناو خەڵکیدا بڵاوی کردەوە کە قورئان کەلامی خوای متعالە و ئەزەلیە و قەدیمە وەک زانستی خوای متعال وایە. ئەم وتەیە زۆر سامناک بوو کە دەیانوت قورئان مەخلووقە، واتە قورئان وەک دروستکراوەکانی خوا وایە، لە کۆتاییدا لەناو دەچێت. هەموو دروستکراوێک نوقسانە، قابلی ئەوەیە دەستکاری بکرێت. ئیمامی ئەحمەد هەموو زار ئەم ئاەتی پێدەوتنەوە، خوای گەورە مادام خۆی قورئانەکەی دابەزاندووە هەر خۆشی دەیپارێزێ. بۆ ئەم قسەیان دەکرد لەبەر ئەوەی ئەگەر ئاەتێک بە دڵی خۆیان نەبوو لەگەڵ ئەقلیان نەگونجا دەستکاری بکەن لە تەفسیر و تەئویلدا، نەک لە گۆڕانکاری دەقەکاندا، بەڵکو گۆڕانکاری لە تێگەیشتنی دەقەکاندا. لە پاشان کەسێک بە ناوی ئەحمەدی کوڕی ئەبوو دوئادە دەویست بەهێز ئەم فیتنەیە و بیری خۆی بڵاو کاتەوە دوای مردنی هاڕونە ڕەشید. ئەم خەڵکە بەهێز وای لێکرا لە سەردەمی مەئمونی کوڕی هاڕونە ڕەشیددا کە خۆی و ڕەعیەتەکەی موبتەلا ببوو بە ئەم ئەفکار و پێشی وابوو کە قورئان مەخلووقە. پاشان بە زۆر مەئمون لە خەڵکی ئەدا و خەڵکی تاقی دەکردەوە. زاناکانی معتەزیلەی دەنار بۆ بەغدا و شارۆچکەکانی تر کە خەڵک تاقی بکەنەوە بۆ ئەوی بزان کە قورئان مەخلووقە یاخودنا. کەی خاوەن ئەقڵ هێز و کوشتن بەکاردێنێ. ئەگەر وتیان نا ئەوان نان بڕاویان بکەن، لەسەر ئیش و کاریان دەریان بکەن و نانیان مەدەنێ. و ئەمانە هەمووی لە ڕووی ئەحمەدی کوڕی ئەبوو دوئادەوە بوو، خۆی معتەزیلە بووە، ئەویست بە زۆر ئەم ئەفکارە بڵاو بکاتەوە. پاشان زۆر لە خەڵکی بەغداد ئەم کاریان بە توقیە کرد، تەنها 4 کەس نەبێت لە دژی ئەمە وەستانەوە کە ئەیان گوت قورئان مەخلووق نییە و کەلامی خوایە. لە سەرەتاوە دوانیان لەو زانایانە بەهۆی لێدانی زۆرەوە مردن و دوانیان مانەوە کە یەکێکیان کوڕێکی گەنج بوو بە ناوی محەممەدی کوڕی نوح، ئەوەی تریان ئەحمەدی کوڕی حەنبەلە، ڕەحمەتی خوا لە هەردووکیان بێ. دەیانەوێت بیان بن بۆ لای مەئمون کە گفتوگۆیان لەگەڵدا بکە. زۆر گرینگە مرۆڤ تەوەکولی بەخوا هەبێ، لێرەدا ڕووداوێک ڕوو ئەدا کە تەوەکولی مرۆڤ دەردەخە. محەممەدی کوڕی نوح کە لە ڕێگادا دەیبن بۆ لای مەئمون نزا دەکات و دەڵێ خوایە نەگەمە لای مەئمون گیانم بکێشی. نزاکەی گیرا دەبێت و دەست بەجێ ناگاتە ئەوێ و دەمرێ. ئیمامی ئەحمەد کە محەممەدی کوڕی نوحی بینی بەو شێوەیە گیانی دەرچوو بە سەردەسی پاسەوانەکەی مەئموندا چاو پڕگریان بوو. جا لێرەدا نزایەکی زۆر سەرسامانە دەکات و چاو دەست بەرز دەکاتەوە بەرەو ئاسمان و دەفەرمێ خۆیاگیان ئەم پیاوە واتە مەئمون بغڕا بووە و هەڵە و ڕەفتار دەکا بەرامبەر سیفات و قورئانەکەت کە کەلامی خۆتە. ئازاری زۆری پیاوچاکانی تۆی داوە بە لێدان و کوشتن. خۆیاگیان ئەگەر ئەم قورئانە کەلامی جەنابتە و مەخلووق نییە بەس ڕزگارمان بکە لە شەڕی ئەم خەلیفەیە. ناگاتە لای مەئمون هەواڵ دێنن کە مەئمون وەفاتی کردووە و دەستی دەکرێتەوە و ئازاد دەکرێت و دەگەڕێتەوە ناو کەس و کاری. لە دوای مردنی مەئمون معتەسیمی برای دێتە سەر فەرمانڕەوایی. ئەم کەسە پیاوێکی سەربازی بەهێز بوو، بزوتنەوەیەکی سەربازی دروست کردووە لە خلافەتی عەباسیدا و توانە و هێزێکی زۆری هەبوو. بەناوبانگە بە فەتحی ئاموریە. بە هەمان شێوە ئەمێژ وەکو مەئمون معتەزیلە بوو،
زۆر توندڕەو بوو. ئەحمەدی کوڕی ئەبوو دوعات کە لە پێشدا ئاماژەم پێدا یەکێک بۆ لە سەردەستەی موعتەزیلەکان و یەکێک بۆ لە توندڕەوەکان، هەردەم دەیویست بەهێز و بە زۆر ئەم فکرا بچەسپێنێ. جارێکی تر بە هەمان شێوە ناردیەوە بە شوێن ئەحمەدی کوڕی حەمبەلدا و پێی گوت قورئان مەخلوقە یان خالقە. ئیمام ئەحمەد هەمیشە ئەو قسەی دووبارە کردوێتەوە کە وتێتی کەلامی خوای گەورەیە، بۆیە سنجارێکیش منازڕەی لەگەڵ ئەحمەدی کوڕی ئەبوو دوعادەدا گرتووە. هەموو جارەکان ئیمام ئەحمەد سەرکەوتوو بووە، بەڵام چونکە ئەوەندە توندڕەو بوون لە بەردەم ئەم فکرە موعتەزیلەیانەدا، معتەسیم بڕیاریدا کە زیندانی بکە. 1.5 ساڵ لە زینداندا بوو. لە کاتێکدا کە لە زینداندا بوو، معتەسیم دەچوو بۆ لای و پێی دەوت پێم بڵێ و مەترسە. ئیمامی ئەحمەدیش بەم شێوەیە جوابی ئەداتە و دەفەرمێ وەڵا کە هاتوومەتە لای تۆ بەقەدەر مثقالە زەڕەیەک ترسم لە تۆ نییە. ئەویش دەڵێ ئەی ڕاستیە بەرامبەر بە قورئان. ئیمام ئەحمەدیش فەرمووی قورئان وتی خوای گەورەیە و مەخلوق نییە. ئەم جارە دەیانەوێ بە شێوەیەکی تر بیگەڕێنەوە سەر ئەو مەنهەجە هەڵەیە، بۆیە مامی دەنێرن بۆ زیندان و پێی دەڵێ ئەحمەد تۆ ژوەکو ئەو خەڵکە بە توقیە خۆت نەزات بدا لەما، بۆچی خۆت خستۆتە ئەشکەنجە و ئازارەوە؟ ئەویش دەڵێ مامە جاهیل هەر جاهیلە، ئەگەر زانایش بێدەنگ بێت مامی کە گوێی لەمە دەبێت دەزانێت ئیمامی ئەحمەد دەتوانێت ڕوبەڕووی ئەم فیتنەیە ببێتەوە. ڕۆژێک دەیانەوێت بە قامسی و لێدان هەڕەشی لێ بکەن، بۆیە لەو کاتەدا مەیخۆرێک لەگەڵیدا زیندان دەبێ. ئیمام ئەحمەد پێی دەڵێ ئەترسم لە فیتنەی قامسی، وا نەبێت لە مردن بترسێم، بەڵکو لەوە دەترسێم کە لە ژێر لێداندا قسە بکەم و بگۆڕێم. بۆیە پیاوە مەیخۆرەکە پێی دەڵێ ئەی ئەحمەد من تا ئێستا 1000 جەڵدەم خواردووە لەسەر ئەوەی کە مەشروبم خواردووە، تۆ ناتوانی بەرگی ئەو جەڵدانە بگری کە لەبەر خوای متعالە؟ مەیخۆرەکە دەڵێ تەنها قامسی یەکەم و دووەم ئازاری هەیە، باقی ئەوانی تر لاشە سڕ دەبێت و گوێی مەدەرێ. ئەمە دەبێتە هۆی ورە پێدانەوەیەک بە ئیمام ئەحمەد. دوای ئەوە معتەسیم بانگی دەکات و پێی دەڵێ من دڵم بۆت دەسووتێ، حەز ناکەم لێت بدرێ، بەس ئەوەندە بڵێ قورئان مەخلوقە. ئیمامی ئەحمەدیش پێی دەڵێ شتێکم بۆ بێنە لە قورئان و سونەتدا باسی مەخلوقی قورئان بکە، منش جوابێکتان ئەدەمەوە. لێدان دەست پێ دەکا. دوای ئەوەی کە یەکەم قامسی لێ دەدەن دەڵێت بسم الله، دووەم قامسی لێ دەدەن دەڵێت ماشاء الله، سێم قامسی لێ ئەدەن دەڵێت لا حول ولا قوة إلا بالله، چوارەم قامسی لێ دەدەن دەڵێت قورئان کەلامی خوایە و دوای ئەوە بێدەنگ دەبێت تا 100 جەڵدەی لێ دەدەن. ئەم ڕووداوانەی کە بەسەردا دێت لە مانگی ڕەمەزاندایە. ئەحمەدی کوڕی ئەبوو دوعادە زۆر دڵی بۆی دەسووتێت و دەڵێ بەس بچێنە بە گوێمدا بڵێ قورئان مەخلوقە، ڕزگارت دەکەم لەم عەزابە. ئیمام ئەحمەدیش دەفەرمێت تۆ وەرە بە گوێسکەی مندا بچرپێنە بڵێ قورئان کەلامی خوایە، من لای خوای متعال داوات بۆ دەکەم کە لە عەزابی جەهەنەم بتپارێزێ. ئەوەندە لی دەدەن کە دەیبن بۆ لای دکتۆر حەکیم، دەڵێت تا ئێستا لێدانی وام نەدیوە بە هیچ کەسێکەوە. پاشان ئاوی بۆ دێنێت و دەڵێت من بە ڕۆژوم. لەسەر ئەو هەموو ئازاردان و لێدانەوە ڕۆژۆکەشی نەشکاندووە. لە دوای ئەمە بەردەوام دەبێت و خەڵک لە شاری بەغدادا کە دەیبینن دەسەڵات بەرامبەر ئەم پیاوە وەستاوەتەوە زیاتر خۆشیان دەوێت. ئیتر بۆ 2000 خەڵک خۆپێشاندان دەکەن و دەستنە بەردەم باڵەخانەی خلافەت بە معتەسیم دەڵێن دەبێت دەری بهێنین لە زیندان، چونکە ئەو پیاوە پیاوی زیندانی کردن نییە. بۆیە معتەسیم دەترسێت لەوەی کە شۆڕش دروست ببێ، دەری دێنێت لە زیندان، بەڵام دەبێت دەست بەسەر بێت لە ماڵی خۆیدا و نابێ هیچ وانەیەک بڵێتەوە و نابێ قوتابی هەبێت و تار بدات لە مزگەوتدا. ئیمامی ئەحمەد بڕوای وابووە هەر کەسێک لە دەسەڵاتەوە نزیک ببێتەوە کەسایەتی بەرەو لاوازی و سوکایەتی دەڕوە. ئیمامی ئەحمەد نوێژی لە دوای ئەو کەسانەوە نەکردووە کە پیاوی دەسەڵات و سوڵتە بوون. پاشان برایەکی تریان دێتە سەر فەرمانڕەوایی بە ناوی مؤتەمین بالله، دێتە سەر ئەمیش بە هاوشێوەی براکانی تریان ئازاری خەڵک دەدەن و خەڵکی تاقی دەکەنەوە بۆ ئەوەی کە قورئان بە مەخلوق بناسێنن. لە سەروبەندی ئەم ڕووداوانەدا لەم کاتەدا خوای گەورە زانایەک دەنێرێ بۆ شاری بەغداد کە کەس ناوی نازانێ، تەنها خوای گەورە نەبێت. دەچێتە لای مؤتەمین و دەڵێ من دەمەوێت مناقەشە و گفتوگۆیەک لەگەڵ ئەحمەدی کوڕی ئەبوو دوعادە بکەم. مؤتەمین ڕازی دەبێت و منازەرە ساز دەکرێت. دەکەوێتە قسەکردن و دیالۆگ و پێی دەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هیچ شتێکی شاردۆتەوە؟ ئەویش دەڵێت نەخێر، و دەڵێ باشە خوای گەورە ڕاستی فەرمووە کە دەفەرموێت ئەلیەومە ئەکمەلت لەکم دینەکم. دەڵێت بەڵێ، دەڵێ زانستی پێغەمبەر لای خواوە هاتووە؟ ئەویش دەڵێت بەڵێ. دوای ئەوە دەڵێ لەمانەدا باسی کراوە کە قورئان مەخلوق بێت، ئەگەر باز نەکراوە باشە بۆچی تۆ باسی دەکەی؟
یان ئەوە تا ئەوان زانستیان پێنیە و تۆ زاناتری لە خوا و پێغەمبەر یان درۆ دەکەی. دوای ئەوە خۆی ئاشکرا دەکا ئەحمەدی کوڕی ئەبوو دوعادە دەڵێ ئەوان هیچیان نەیان زانیوە. لەو کاتەدا لە پێکەنیندا موعتەمین دەست دەگرێت بە دەمێوە، دەزانێت دۆڕاوە. ئەحمەدی کوڕی ئەبوو دوعادە لە دوای ئەوەی کە دۆڕاندی حوجزەی پێ نەبوو، ئیتر عەزابەکە لەسەر خەڵکی لا دەبن و ئەو فیتنەیە تا ڕادەیە کۆتایی پێدێ. بەڵام موعتەزیلە هەر سەردەستەیە. لە دوای مردنی موعتەمین بالله پیاوێک دێتە سەر حکوم بە ناوی متەوەکل عەلی الله، یەکێکە لە خەلیفە باشەکان. دوای ئەوە ئیمامی ئەحمەد دەهێنێتە دەرەوە لە ماڵی خۆی و مەزهەبی ئیمامی ئەحمەد بڵاو دەبێتەوە و ئەهلی سونەت و جەماعە زیاد دەکاتەوە. پرسیار ئەوەیە کەی خاوەنی ئەقڵ هێز بەکاردێنێت و پەنا دەبات بۆ هێز. ئەگەر کەسێک توانە و بورهانی بەهێز بوو ئەوە گەورەترین چەکە. لێرەدا دەمەوێت ئەوە ڕوون بکەمەوە کە بۆچی موعتەزیلەم ناو بە دابڕاوەکان، ناوم نەناوە بە گۆشەگیرەکان، لەبەر ئەوەی ئەمانە بۆ خۆیان دابڕان لە کۆمەڵی ئەهلی سونەت و جەماعەت و گۆشەگیر نەبوون، بەڵکو دابڕان. دوای ئەوە هەر لە تەنیش حەسەنی بەسری لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیز واسڵی کوڕی عەتاش وانە و کۆڕ و مەجلیسی هەبوو، فکری خۆی بڵاو دەکردەوە. پاشان ئەمانە منهەجێکیان دانا کە ئەقڵ و ژیری دەست پێکە. مرۆڤ لەسەر بنەمای ئەقڵ مامەڵی لەگەڵ دەکرێ چونکە بوونەوەرێکی خاوەن ژیریە. ئەمە ژوای کرد کە مەزهەب و گروپی زۆریان لێ دروست ببێ، ئەوەی کە بەدڵی قوتابیەکەی نەبوایە زیادە بووە و مەزهەبێکی بۆ خۆی دروست دەکرد. هۆکاری ئەوەشە کە جۆری موعتەزیلە زۆرە بە ناوی ئەو کەسانەی کە دادەبڕان لە کۆڕی مامۆستاکانیان، ئیتر ناوی موعتەزیلەی بە ناوی خۆیەوە هەڵدەگر وەک واسڵی کوڕی عەتا، پێی دەوترێ مەزهەبی وەسڵی. بەڵام بەگشتی هەموو ڕازی بوون لەسەر بنەمای موعتەزیلە بۆ پێنج خەسڵەتەی کە ئاماژەمان پێداوە. لێرەدا پرسیارێک دێتە پێشەوە، ئایا ئەهلی سونەت و جەماعە کێشەی چییە لەگەڵ ئەو وتەی موعتەزیلە کە دەیانگوت مرۆڤ بوونەوەرێکی عاقڵ و ژیرە مەگەر وانییە؟ بەڵێ بە دڵنیاییەوە وایە، بەڵام کێشەکە لێرەوە دەست پێ دەکا. ئەوان ئەقڵ پێش وەحی و سروش دەخەن، واتە ئەوەی کە ئەقڵ بڕوای پێنەهێنا تەئویلی دەکەن بۆ ئەوەی ئەقڵ قەناعەتی پێ بکە. ئەمەش لای ئەهلی سونەت ڕاز نییە. هەموو ئەقڵێک مەرز نییە وەکو یەک بێ، بەڵکو ژیری و توانا و هێزەکان جیاوازیان هەیە، نیزبە و ڕێژەییە کە مادام وایە مەرز نییە ئەوەی بە ئەقڵی کەسێک هەڵەیە و پێی پێنابات و حکمەتی نازانێ لای کەسێکی تریش هەروە بێ، پێویستە بوەستێت لەسەری و تا دەگاتە حەقیقەت و ڕاستی بۆ دەردەکەوێت. بەڵام موعتەزیلە مەرجەعی عەقڵە، ئەهلی سونەت مەرجەعی وەحیە، چونکە نابینی هەموو ئەقڵەکان وەکو یەک بن، واتە ئەگەر ئەقڵ وحدەتی نەبێ ئەی چۆن بتوانین ڕای جیاوازمان و هەڵەکانمان بدۆزینەوە؟ ئەمەیە هەڵی موعتەزیلە و بیدعە و سەر لێ شێواویەکەی، واتە وحدەتی ئەقڵ و ژیری لەم بوونەدا دەست ناکەوێ. بەڵام وحدەتی وەحی کە قورئان و سونەتە هەمومان دەگەڕێینەوە سەر. فرمودەی پێغەمبەری ئیسلامیشە صلی الله علیه وسلم هەر بە هۆکاری ئەو ڕازیاوازیە دەبێ بگەڕێینەوە بۆ وەحی کە قورئان و سونەتی پێغەمبەرە، پاشان ئیجماع کە گرۆی هاوڵانە ڕەزامەندی خۆیان لێبێ. یەکێک لە زانە ناودار و بەڕێزەکانیان ئەبوو حەسەنی ئەشعەریە ڕەحمەتی خوای لێبێ کە سەرەتا خۆی موعتەزیلە بوو، بەڵام ئەمیش کەوتە موجادەلە و مناقەشا لەسەر باس و خواستی ئەلعەدل، وای کرد کە بە تەواوی مەزهەبی موعتەزیلە ون ببێ. چووە سەر مینبەر و وتی ئەوە من وازم لە موعتەزیلە هێنا، وەک چۆن ئەم کراسە لە بەرمدا دەکەنم ئاوا موعتەزیلەم داکەند و ئەوە فڕێمدا. بێگومان پێشتر ئەو زانە بەڕێزی کە مناقەشی لەگەڵ ئەحمەدی کوڕی ئەبوو دوعاد کرد سەرکەوت بەسەریدا کە ناوی نییە لە مێژوودا، هیچ کەس ناوی نازانێ. ئەو زانە بەڕێزە لە مێژوودا تۆمار نەکراوە، کۆتاییان پێها لە ڕووی سیاسیشەوە، بەڵام لە ڕووی فکرەوە ئەبوو حەسەنی ئەشعەری کۆتایی پێهێنان و هەتاوەکو هاتنی ئیبن تەیمیە ئەشعەریەکان بە ئەهلی سونەت هەژمار دەکران. بەڵام کە ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێت هات و هەڵەکانی ئەوانی ڕوونکردەوە ئەهلی سونەتی ناساندەوە، هەڵی ئەشعەریەکانشی خستە ڕوو. بەڵام ئەشعەریەکان نزیکترین بیر و باوڕن لە ئەهلی سەلەفەوە، هەرچەندە خەڵکێک دەڵێن گوایە ئەبوو حەسەنی ئەشعەری وازشی لە بیر و باوەڕی ئەشعەری هێناوە لەسەر مەزهەبی سەلەف بووە. لە ئەم ڕۆماندا شتێک نییە بە ناوی موعتەزیلە، وەک ئەوەی کە زاران هەبوون لەسەر هەمان بنەما کار بکەن. ئەوە نییە و نەماوە، بەڵکو گۆڕانکاری زۆر بەسەر موعتەزیلەدا هاتووە. ئەوەی کە موعتەزیلەیە هەموو ئێستا زیاتر لە ناو شیعە خۆی دەبینێتەوە،
چونکە هەموو بنەمای فکر و کەلام و فەلسەفی شیعی لە معتەزیلە وەرگیراوە، بەڵام ئەوان بە ئارەزوی خۆیان دەستکاریان کردووە، سەرچاوی قسەوتنیشیان بە هاوڵان هەر لەسەر دەستی معتەزیلە وەریان گرتووە، چونکە شیعە سەرەتا بزوتنەوەیەکی سیاسی بوون و هیچی تر، بەڵام کە معتەزیلە دروست بوو زۆر جار تاوانی گەوریان ئەدایە پاڵ هاوڵان لە نێوانی عەلی و زوبێر و عائیشە، ئەمە وای کرد بە پێچەوانەوە بشکێتەوە. شیعی عەلی بە تەمەیە زور ناویان دەرکرد و باقی تاوانی گەورە تەنانەت کافر و منافق و مرتەدی دایە پاڵ هاوڵان کە سەرچاوی بنەڕەتی دەگەڕێتەوە بۆ معتەزیلە، چونکە معتەزیلە فەرمودەی ئەحاد واتە لە هاوڵێکەوە گێڕاوەتەوە وەرناگرن ئەگەرسی فەرمودەکە هەموو سەنەدەکانی ڕاست و دروست بێ، پاشان فەرمودەی غەریب وەرناگرن واتە دوو هاوڵ گێڕا بێتیانەوە، پاشان فەرمودەی عەزیزیش وەرناگرن کە سێ هاوڵ گێڕاوینەتەوە، تەنها فەرمودەی متەواتر وەردەگرن. لە بیرروباوڕی ئیسلامیدا ئەمە ژوای کردووە کە تانە و تەشەر بدەن لە هەندێک فەرمودەی بوخاری، گوایە هاوڵان مەرز نییە هەموو دادپەروەر بن، منافقیشان تێدا بووە، وەک ئەوەی کە بوخاری فەرمودەی لە عەبدوڵای کوڕی سەلولەوە ڕیوایەت کردبێ. لە کاتێکدا ئەم قسانە و ئەو بیدعە داهێنراوانەی کە زاران کراوە لە ئێستادا کۆمەڵێک بەناوی عەقڵگەرەکان یان تەنویریەکان ئەم وتانەی سەردەمی مەئمون و معتەسیم دووبارە دەکەنەوە وا خۆیان دەناسێن کە گوایە ئەمانە نوێگەری و عەقڵگەڕان، کە وەک ئیبن تەیمیە دەفەرمێ لە کتێبی دەرء تعارض العقل والنقل، ئەم کتێبە باز لەوە دەکا کە ئەگەر عەقڵێک بۆ خۆی سەلیم بێت هیچ ڕێگریەک لە نێوانی قورئان و سونەتدا نییە بۆ تێگەیشتن. بەڵام پرسیار ئەوەیە مادام وایە بۆچی معتەزیلە دروست بوون؟ لێرەدا زوڵم لە هەندێک معتەزیلە کراون کە پێویستە ڕوونی بکەمەوە. پیاوێکی بەناوبانگی وەکو قازی عەبدولجەبار کە خاوەنی مەوسوعەیەکی گەورەیە لەسەر معتەزیلە دەڵێت جیاوازی معتەزیلەکانی تر لەگەڵ معتەزیلەی بەسڕە ئەوەیە کە ئەوان یەک شتیان لە ئەهلی سونە زیاتر کردووە، ئەویش عەقڵە. لێرەدا وەک ئەوەی قازی عەبدولجەبار ڕوونی کردوتەوە منیش ڕوونی دەکەمەوە کە لە دکتۆر محەممەد عیمارەم وەرگرتووە. معتەزیلەی بەسڕا دەڵێن وەک ئەهلی سونەت و جەماعەت قورئان و سونەت و ئیجماع، بەڵام عەقلیشیان بۆ زیاد کردووە. دکتۆر محەممەد عیمارە لە شەرحی وتەکی قازی عەبدولجەباردا دەڵێت باسی عەقڵ لێرەدا تەنها تەشریفیە، چونکە ئەگەر عەقڵ نەبێت ناتوانرێت لە قورئان و سونەت و ئیجماع تێبگەی، کەواتە پێش ناخرێ مەگەر بۆ تەرتیب پێش بخرێ. وەک نمونەی ئەوە دێنێتەوە کە کەسێک دەچێتە مزگەوت و دەڵێت بە ڕێگادا چوومە مزگەوت، بۆیە ڕێگاکە پێش خراوە وەک تەرتیبی کارەکە، ئەگینا پیرۆزی هەر بۆ مزگەوتەکەیە. کەواتە لێرەدا هەندێک لە معتەزیلە بە شێوێکی کەم جیاواز بوون لەگەڵ ئەهلی سونەتدا، کەواتە وەسیلە و تێگەیشتن بۆ قورئان و سونەت واتە ئەداتێکە وەکو تەشریف باز دەکرێت، نەک پیرۆزتر بێ لە قورئان و سونەت، چونکە وەک دکتۆر محەممەد موسا میسری دەڵێت هەندێکیان لە دڵسۆزی عەقڵیان پێش دەخست تا دوایی بوو بە بیدعە و نەکبەتی بەسەر موسڵمانانەوە، چونکە هەر پرسیارێک کە ئەهلی کتابیان بێدینەکان دەیان کرد معتەزیلە ئەو بربەستە گەورەیە بوون بۆ وەڵامدانەوەیان کە نەیان دەهێش بیرروباوڕی ئیسلامی بچووک بێتەوە، بەڵکو گەورەتریان دەکرد، بەڵام لە دواییدا زیان و زەرەری زۆری بۆ بیرروباوڕی ئیسلامیدا و خەڵکی تووشی گومڕایی کرد. هەندێک نمونە لەوانە کە خەڵقی قورئانی پێ دروست بوو، وەڵامی مەسیحەکان بووتیان ئیسا خوای گەورە بە کەلیمە ناوی بردووە لە قورئاندا، ئیتر وتیان ئەگەر ئیسا مەخلوق بێت خۆ قورئانیش مەخلوقە، شیکارێکی لە پراوێزدا بیخوێنەوە بە عەرەبی. ئیتر ئەمە بۆ هۆکاری ئەو فیتنە گەورەیە کە بە درێژای مێژوو موسڵمانانی سەرقاڵ کرد تەنها بۆ ئەوەی بەرپەرچی مەسیحی بدەنەوە. ئێستا ژوایە کۆمەڵێک لە خەڵکی بۆ مجادلە و مناقەشی نێوان خۆیان و ئەلمانی ئەوەی کە عەقڵی کورتی ئەوان نایبڕێ دەیانەوە بیگونجێنن لەگەڵ عەقڵیان. ئاخر کێشەی گەورەش لەوەدایە کە بێ مامۆستان و ناگەڕێنەوە لای مامۆستاکانیان، یاخود ئەوەی کە بۆ بە مامۆستایان جارێ پێویستە قوتابی بێ لای مامۆستایەکی ئەهلی سونە و شەرعزان. بەم زۆرش گەیشتینە کۆتایی ڤیدیۆکەمان. هیوادارم ڤیدیۆکە جێگەی ڕەزامەندی ئێوەی ئەزیز بوو بێ. ئەگەر ڤیدیۆکەمانتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شێریش بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. وە لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکە ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن. دووبارە و سێبارە سوپاس بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.